زانیاری لەبارەی کۆبوونەوە گرنگەکەی عێراق و ئەمریکا لەسەر دۆلار. زانیاریەکی گرنگ بۆ جوتیارانەی گەنمەکانیان وەرنەگیراوە بڵاوکرایەوە. بەلەمێکی کۆچبەران لە کەناراوەکانی یەمەن ژێر ئاوکەوت. سڵاوتان لەبێ سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. هەفتەی داهاتوو پارێزگاری بانکی ناوەندی لە ئەمریکا دەبێت و لەسەر نرخی دۆلار و سزادانی 22 بانکە عێراقیەکە لەگەڵ بەرپرسانی ئەمریکا کۆ دەبێتەوە. هاوکات بانکی ناوەندی عێراقیش لە ماوەی مانگێکدا نزیکەی 6 میلیارد دۆلاریان خستۆتە بازاڕەوە. بانکی ناوەندی عێراق دەژڵێت فرۆشی دۆلار بە شێوەی حەواڵەی دەرەکی بۆ لە 94 زیادی کردووە. بڕیارە هەفتەی داهاتوو شاندا باڵاکەی بانکی ناوەندی عێراق لە ئەمریکا لەسەر نرخی دۆلار و سزادانی بانکە عێراقیەکان ڕێکەوتنێکی نوێ بکەن. حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان لە ڕێگەی چەند کۆمپانیایەکی کەرتی تایبەتەوە ئەو گەنمەی جوتیاران دەکردرێتەوە کە لە پرۆسەی وەرگرتنی گەنمی ئەمساڵ ماوەتەوە. سەرۆکی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان ڕایگەیان دوو نرخمان داناوە: 575,000 بۆ 600,000 دینار بۆ هەر تۆنێک لەبەر ئەوەی پرۆسەکە بەردەوام بێت بۆ ئەوەی جوتیارانیش سوودمەند بن. پارەکە بە 2 مانگ بدرێتەوە و ئێستا جوتیاران دەتوانن گەنمەکانی خۆیان ڕادەست بکەن. پرۆسەکە ئەمساڵ لە 8 2024ەوە دەستی پێکردووە، نووسراوکراوە بۆ کۆمپانیایانەی کە دیاری کراون. لە سلێمانی و گەرمیان و ناوچەکانی دیکە کۆمپانیای قەیوانە، لە هەولێر و دهۆکیش کۆمپانیای خۆشناوە. کۆچی نێودەوڵەتی ڕاگەیان 13 کۆچبەر خنکەون و 14 کۆچبەری دیکەش بێسەر و شوێنن. ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی دەڵێت بەلەمێکی کۆچبەران لە کەناراوەکان یەمەن ژێر ئاوکەوتووە و 13 کۆچبەر گیانیان لەدەستداوە و ئاماژەی بەوەش کردووە. بەلەمەکە 25 کۆچبەری ئەسیوبی و ژمارەیە کۆچبەری یەمەنی هەڵگرتووە و لە کەناراوەکانی یەمەن ژێر ئاوکەوتووە. دەشڵێت بەهۆی ژێر ئاوکەوتنی بەلەمەکەوە 13 کۆچبەر گیانیان لەدەستداوە و 14 دیکەشیان بێسەر و شوێنن. سێ هەواڵم پێشکەشکردن هەرشاد.